سڵاو و ڕێز بەخێر بێن لە خزمەت دوو میوانی زۆر خۆشەویستین دادە فەهیمە کەریمی خوشکی کاکتەهای بەڕێز وای خۆش کاکتەهاوە کاک هۆمەر محەممەد لە باشووری کوردستانەوە ئەڵبەت دادە فەهیمە ڕۆژهڵاتیە و لە ڕۆژهڵات دانیشێ مامۆستا هۆمەریش دانیشتووی سلێمانیە و لە باشووری کوردستان دانیشێ بەخێر بێن هەردووکتان لەو وەشانەدا کە زنجیرە وەشانەکانی LKFF یا جێژنوارەی کوردی لەندەن کە ئەمساڵ بە ناوێکی تر بە ناوی جێژنوارەی جیهانی کوردی فیلمی کوردی یا Global Kurdish Film Festival هاتووە دامەزراوە و تێگرا ینی زنجیرە وەشانی بەو شێوەیە بەڕێوە دەبات و میوانداری لە ئازیزان و سینماکاران دەکات. زۆر باشە بەخێر بێن بۆ ئەو وەشانە. جا ئەمڕۆ بڕیار وایەمە لەسەر بەرهەمی کاکتەها کەریمی بەڵگە فیلمێک بە ناوی 1970 ینی کە چیرۆکی شێوەی جینۆسایدکردن یا بڵین کۆمکوژیکردنی کوردەکانی باشووری کوردستانە ئەگێڕێتەوە. لێرەدا من دوو میوانی زۆر خۆشەویستم هەیە، یەکیان دادە فەهیمە کەریمە کە خوشکی کاکتەهاوەکانیش مامۆستا هۆمەر محەممەدێک لە هەواڵان و میزیکانی کاکتەهاوە یارمەتیدەری ئەو بووە. بەخێر بێن ئەگەر کێشەیەک نەبێ لە دادە فەهیمە ڕادەست پێ بکەین و دواتر بچینە خزمەت مامۆستاوە. بەڵێ فەرموون. خۆش بن. مەبەستمە بوو کە ئاماژەیەکەن بە ینی بەخۆ ناسینێکی چووکە بێت و ئەوە. بەڵێ لە خزمەتانام دەستیەوە خۆش بێ بۆ ڕێکخستنی چاپێکەوتنە. من خوشکی چکۆلەی کاکتەهای کەریمین کە ساڵانە پێکەوە کارمانەکرد، ینی بەشێک لە کاری دیزاین و کارەکانی کاکتەها لا من بوو. ئەو زانیارانی نەبم بەستان زانیاری چی من پێتان بم هەر خۆم ناسین بێت یا وڵا ئەتوانن ینی خۆناسینێک بێ و چەندە وەک ینی جیا لە مەسلەی خوشک و برابوون یانەوەی کە چەندە لە کارەکانیدا یارمەتی دەربوون و هەرەوەی کە خۆتان ئاماژتان پێ کرد ئەتوانێ باش بێت. ئێمە دەورانێکی زانکۆ پێکەوە لە زانکۆگە پێ بڵان ئمە لە تارە پێکەوە بوون ئەو لە زانکۆ لە زانکۆێکمان جیاواز و زانکۆکانمان بەڵام هەر پێکەوە بەخۆرێک چون منیش خۆم هونەر بخوێنێ گرافیک دیزاینم خوێندووە هاوکار بوون ینی لە ڕۆژێکە پێک و ئەڕۆشتینە پێشەوە دواتر هەردووکمان پێکەوە هاتینە سلێمانی دانیشتین و لە فیلمەکانیشا بەپێی ئەو توانێت کە خۆم بووم لە دیزاینە لە کاری جلوبەرگا لە سەحنەیە ئەو جوانێکی ئەم توانی و ئەو داوایە کرد من یارمەتی مەدا لە کارەکانی گۆشێکی چکۆلە لە کارەکانی لەگەڵ یاگرتە بوو. زۆر باشە دەست ناخۆش بێ. مامۆستا هۆمەر فەرموونیەوە. زۆر سپاس هاوڕێ بەڕێز، زۆر بەخێراتنی فەیماکەم چاوم ڕوون بۆ کە بینیم. لە ڕاستی فەیمە خوشکی تەهایە، منیش برای تەهای کەریمیم، ئەوە لە دڵەواڵێم. من سەرنووسەری گۆڤاری ئەنفالستانم کە گۆڤارێکی مەیدانیە بۆ دۆکۆمنتکردن و نووسینەوەی چیرۆکی قوربانیان و دەربازبانی ئەنفال و هەر بەم چۆنگەیەک شۆ ئێمە لەگەڵ کاکتەها یەکترمان ناسی. ڕاستە من پێشتر دبلۆمم هەبوو لە شانەوە، بەڵام بەڕاستی من پێشەوەی تەها بناسم هەر بینەرێکی باشی فیلمیش نەبووم، لەگەڵ ئەوەش کە بابڵین من دوو کاری هونەری یا بابڵین دوو کاری سینەماتۆگرافی من فیلمسازی لەگەڵ جوانەمەرگ کارم کردووە، فیلمی من بە کرێژیرای سپی و فیلمی 1970 کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین. ئێمە لە سۆنگەی برینێکی گەورەی کوردەوە، برینێکی نادیارەوە لەگەڵ تاها یەکترمان ناسی و ئەمێ ئەو ڕاستیەش بڵێم لە ڕاستی زۆر هونەرمەند گوێی لە من گرتو، گوێی لە چیرۆکەکانم گرتووە، یان گوایە گۆڤارەکەی خوێندێتەوە چیرۆکەکانی خوێندەوە، بەڵام هیچ کەسێک وەکو تەها بە وردی گوێی لە من نەگرتووە، گوێی لە چیرۆکەکان نەگرتووە، هیچ کەسیش وەکو ئەو نەیتوانی لەو چیرۆکانەی کە من دامە خستمە بەردەستی دوو فیلمی لێ بەرهەم بهێنێ کە فیلمەکان زۆر کاریگەرن و بە تایبەت 1970 و بێگومان من بە کرێژیرای سپیم ئەویش، بەڵام بە تایبەت 1970 ئەتوانم بڵێم یەکێکە لە شاکارەکانی فیلمی کوردی. من بە شانازیەوە لە هەردووچیان ڕاوێژکاری بووم، هەر ئەوەندەی گوێی لە من گرت چ چیرۆکێک کرد لایە ئەمانی لێ دروست بوو. ترتان بوێ لە خزمەتە. سپاس بۆ مامۆستا. ینی لە ڕاستیە لە ناو سینەماکارە کوردەکاندا، ینی ئەگەر سینەمای کوردستان بە گشتی باس بکەین، پێم وابێ ینی تۆزێک شێوەی
زەرتشت جۆر کاری کردو کاکتەها بە ڕامانێکی زۆر ژۆرتر و سەرتر ینی تۆزێک خواجۆر لە ناو کارەکانیدا سەیری مەسەلەکانەکە بێلایەنە زۆر جار قساکە تەنانەت جیالەوەکە بۆ خۆی زۆر ئێشدارە بە ئێشەشی گەورەوە خەریکە ئەگەرە و ئێشەنەوە بە دڵنیایەوە ناتوانێت کار بکە ئەنیەوە کە هانیەدا تەنانەت ڕەنگە سەرەتای دروستبوونی هەواڵتی و برادەری ئێوە و کاکتەهاش هەرو ئێشە بوو بێت ئێوە لەسەر ئەمفال ئەویش هەر بەبوونی ئەمفال دواترە و مەسەلە ئێوەی لێگرێتەوە هەر بۆیە ینی من بۆ خۆم ینی ڕوانگەکی بۆ جۆرەم هەیە ینی هەست دەکەم زەرتشت بە ساز و کاکتەهاش بە سینەما بە جۆرێک خواجۆر سەیریە و مەسەلەیان کردو و هەر بۆیش زەرتشت ماوەتەوە و کاکتەهاش هەر ماوەتەوە ینی مەبەست ئەو شتێکی لە پاش ئەوان بەجێ دەمێنێت چون لە ڕاستیدا هونەرمەند نامرێت وە دەمێنێت زۆر باشە مە لەو بەشەدا ئەگەر وردە بچینە لای پرسیارەکە دیارەکە فیلمی 1970 چیرۆکی بەڵگە فیلمێکی درێژە کە باس لە چۆنێتی کۆمپۆژی کوردەکان و ینی هەڵسو کەوتی کوردەکان لەگەڵ ئەو مەسەلەی نیشانەدا ینی سەر ڕای ئەوەی کە نیشانەدا کە چەندە کوردەکان ڕاستی ینی دموکراسی ئەخوازن ئاشتی ئەخوازن بەڕاستی و ئەوە زۆر گرنگ ینی پێم وانە من بۆ نمونە کاری ئاوم زۆر بینیوە لە ناو جووەکاندا لە ناو هینەکانە بەڵام ئەو کارە زۆر جیاوازانیت من لەوەتیەوە کە چۆن خۆشمار لە بواری سینەماوە کارەکەم لە ناو سینەمای کوردستانە چەند کارێکم بینیوە لەسەر کۆمپۆژی کوردەکان هەرکەس بە جۆرێک باسی کردو بەڵام ئەو شێوەیان بەڕاستی زۆر جیاوازە ینی تاوانێک کە ینی بە زەخت و زۆر کراوەتە سەرمان ینی بە شێوەیەکی ئاوا ئێنین بە ئەوینداری لە قالبی خۆشەویستی و مرۆڤایەتی وەڵامیەدەین ئەوە زۆر گرینگە هەر ئەوەیە کە بەڕای من یەکجار زۆر تایبەتی کردووە کە دەی بڵین هەرە بەڵگە فیلمە باشەکانی دەتوانین بڵێن تەنانەت لە ئاستی جیهانیشە ینی لەسەرەوە بژارە دەتوانین بڵین بەو شێوەیە جا لێردا من پرسیارەکان ینی ڕێژنێک لە پرسیارەکانم ئامادە کردو دەنکە ئاراستەی ئێوەی ئەەکەم ینی بۆ نمونە پرسیارێک مامۆستا هۆمەر پرسیارێک دادە فەهیمە ئەو شێوە چینە پێشە پرسیاری یەکەم لە مامۆستا هۆمەرە پێم خۆشە لێردا بزانین کە چۆنێتی دروستبوونی و بیرۆکەی کارەکە چۆن بوو ینی چۆن بوو بەهۆیەکە کاگە تەها بکەوێتە خەیاڵی دروستکردنی کارێکی ئاوە من بۆم باس کردی پێشتر هاوڕێی خۆشەویستم کاک عەبدوڕەحمان یەکێکە لە فیلمسازەکانی سلێمانی هاوڕێیەکی زۆر نزیکی خانەوادەی کەریمی بوو فەیمەخانەی ناسێەوە هاوڕێکی زۆر عەزیزی تەهای جوانەمەرگ بوو هاوڕێیەکی عەزیزی منیش بوو باسی منی بۆ کردبوو هاوکات باسی تەهای بۆ من کرد زۆرم پێ خۆش بوو لە ڕاستی تەها بە ڕێزێکی زۆرەوە هات بۆ ماڵم وتی تەنها نیم سەعات کاتت دەگرن بەڵام ئێمە لە بەیانیەوە تا سەعات 5 ئێوارە بەیەکەوە دانیشتین تێر نابووین لە یەک بیرۆکەی فیلمی بەکرێجیرایی سپی هاتە پێشەوە ئەو کە تەواو بوو دوجار من پێشنیاری ئەوم بۆ وتی ئێمە بەردەوامە بین فیلممانە بێ ئیشەکەین وتی چی چیرۆکێکرد لایە من چیرۆکی ئەمە تەمان پرزنتەیشنێکە بە داتاشۆ هەم بوو هات لە سمینارەکەم دانیشت تەها زۆر بێدەنگ بوو زۆر مەنگ بوو کە بیرۆکەکەی باس کردوتی چۆنە ئەمە بکەین بە فیلم من زۆر بەلامەوە گرنگ بوو بەس یەک مەرجم هەبوو وتم من بۆ تۆڵە ئیش ناکەم لە ڕاستی ئیشی من بۆ تۆڵە نییە چیرۆکی نانکمم بۆ جێڕایەوە لەبەرەوەی من پەروەردەی ژنێکم باوکم نەماوە دایکم نەما بوو پەروەردەی ژنێکم لە ژیانم نەمبینیوە لەسەر بەرماڵ بڵێ خوایە دڵی ماڵی دوژمنەکانم وێرانکەی هەمیشە وتێتی خوایە دڵی دوژمنەکانم نەرمکەی دوژمنەکانیشی چێ بوون دەوڵەت بوو دەوڵەتی عێراق بوو مەسەڵەن دەسەڵاتدارانی بەعەز بوون ئەم قسەیە بۆ تەها زۆر جێگەی ڕامان بوو زۆر قوڵبیری کردەوە کاتێک تەها ڕۆیشت و لێمون بوو کە هاتەوە ئیتر چۆنەڵێ ستراکتەرێکی پێ بووتی ئەماکەین وتم بابیکەین دەستمان پێ کرد و دوجار حتمما ئەوە باسی کۆسپەکانیش زۆرن لەم بەرنامەیە هەر ئەوەندە ئەڵێم تەها تۆلێرانس بوو یعنی با بڵێن پیاوێکی لێبوردە بوو ئەویست ئاشتی کۆمەڵاتی نەتەوەیەک بگەینێ کە جینۆساید کرا دەست خۆش مامۆستا پرسیاری دووەمم پێشکەش بە هەردووتانەکەم بەڵام پێم خۆشە دەستپێکێدا لە فەهیمە وەڵام دەروێت بە پێوەیە فیلمەکە ئەتوانی کاریگەری ناودەوڵەتی هەبێت نەتەنیا لەسەر
کوردستان ڕەنگە ینی باش ئاگادار نیم کە چەندە بڵاو بوو بێتەوە کارەکە ولی ئاگادار هەم ڕەنگە سەردەمی خۆی تۆزێک بڵاو بوو بێتەوە شوێنی ناودەنگیش چوو بێت بەڵام چەندە تاوجگایکەوە بزانن چەندە کاردانەوەی ناودەوڵەتی هەبوو یا بینەری تایبەتی ڕاکێشاوە نەکورد بێ ینی دەرەوەی کوردستان و وڵاتانی جیهان دادەفەیمە خزمەتان مەبەست کاردانەوە گەر بەشداری لە فستیڤالەکان بێت بەڵێ فیلمی 1970 و بەشداری لە زیاتر لە دەیان فستیڤال کردووە بەداخەوە کاتی مۆنتاژی فیلمەکە کە تاوا بوو مۆنتاژ کرا ئەو کاتە بوو کە کاکتەها خۆی ئەو ڕووداوی بەسەرا هات و جۆرێک ئێمەش کەوتینە شێواویەکە و چەند فستیڤالێک توانیمان بینێرین فیلمەکە لە ڕاستیە ئەوەی توانیمان نردمان بەڵام خۆتانەزانن ماوەی نردنی فستیڤالەکان و تەولیدی فیلمەکان خۆیان تۆزە دیاریکراون بۆ فستیڤالەکان ئێمە بۆ چەند فستیڤال نردمانەوەکەوانە فستیڤالی ئاسیا پاسیفیک لە ئوسترالیا بوو کە بە ئۆسکاری ئاسیا ناسراوە لەوێ خەڵاتی باشترین فیلمی دۆکومنتی وەرگرت فستیڤاڵی نێودەوڵەتی ڕۆما لە ئیتالیا لەوێ خەڵاتی باشترین فیلمی دۆکومنتیش لەوێ وەرگرت لە ئێران فستیڤاڵی سینەما حەقیقەت خەڵاتی تایبەتی لێژنەی ناوبژیوانانی وەرگرت لە فستیڤاڵی دهۆک لە کوردستان لەوێش خەڵاتی باشترین فیلمی دۆکومنتی وەرگرت لە فستیڤاڵی فیلمی ئێستانبول بەشداری کرد لە فستیڤاڵی فیلمی بوسان لە کۆریای باشوور لەوێش کە بە کەنی ئاسیا دەناسرێت لەوێش بەشداری کرد یعنی زیاتر لە دە فستیڤاڵ بەشداری کە ڕاستەکەی ئەوانە هەیە بەڵام شتێکەیە کە حەزم کرد پیڵم ئەوەی کە لە ئاسیا پاسیفیک من هاوڕێ برام بەشدار بوو لەوێ ئەو وتی کە وتەیەکیان بۆ ناوبژیوانانی فستیڤاڵەکە لەسەر فیلمەکە وتیانە ئەوان وتبیان 1970 و نیشاندەری ئەو موسیبەتانەی کە بەسەر کوردە هاتووە ئەو فیلمە لایەنە تاریکەکانی مێژووی نیشان بینەرەیەوە پێیان ئەڵێت مەجارێکیان بۆ ئەڕەخسێنێ بۆ ئەوانەیە کە لە دوای قەتڵعامی کورد ماونەتەوە قسە بکەن ناوبژیوانان وتی دواوی کە فیلمەکەیان بینی بوو گریا بوون و تیویان هیوادارین هەمووی ئەو کەسانی قوربانی بوون لەم فیلمەدا ئێستا باشتی و ئارامیە گەیشت بێتن و باسی ئەوەشی کرد کە وتی پێش بەڕێوەچوونی اختتامیە ینی کۆتایی فستیڤاڵەکە بەڵێ وتی خانمێکی چینیم بینی خۆم پێناسان وتم من هاوڕێ کەریمیم وتی هەر وتم هاوڕێ کەریمی وتی 1970 و وتم بەڵێ وتی دەستی گرتم و دەستی کرد بە گریان وتی ئێمە فیلمێکی زۆر گەورەمان بینی و زۆر زۆر گەورە بەڵام زۆر بەداخین کێتە فیلمیتر لەو جۆرە نابینینەوانی یعنی هەستێکی زۆر باش لە خەڵکا جوڵا بوو بەرامبەر بە کورد و ناسراوەیەکیان تیا دروست کرا بوو یعنی خەڵکانێکی ئەجنەبی خارجی کە بتوانن کورد بناسن و کوردی پێ بناسن و ئەو قەتڵعامی کە بەسەر کوردیشە هاتووە سپاس بۆیەوە مامۆستا پێم خۆشە هەرە و وەڵامە لێوە پرس بکەم و ئێوەش چون بە تایبەت ئێوە زۆر ینی هەڵس و کەوتان لەگەڵ مەسەلەی کۆمکوژی هەیە و ئەو کارە دەبێتە بەڵگێکی زۆر 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 قایم و تونند و تۆڵ لەبەردەست ئێوەوە مەتایبەت کوردستان کە لە بێگوناحبوونی خۆمان ینی بە جۆرێک پاڵپشتی بکەینەوە یاوەکە بیدرکەین کە باڵا ئێمە ئەو شتەمان بەسەر هاتەوە چه کاردانەوەکی هەبوو لە ڕوانگەی ئێوە یا تاوجگاتیەوە بزانن لە ڕاستی ئەوەی فەیمەخان باسی کرد بۆی من کات نەکوژم هەمان ئەو شتانە نڵێمەوە مەسەنە فیلمە لەم فستیڤاڵانە بەشداری کردووە بەڵام لە ڕاستی من ڕایەکی پێچەوانم هەیە یعنی ڕاستە مەسەرەن وەزیفەی سینەما ئەوەیە کە برینی ناوخۆی ئێمە یونیڤێرساڵ کە یعنی بەجێهانی بکە بە جیهانی بکەوە تەها دەرسی بۆم ئیشە برد و دەرسی خۆش بێت سەرکەوتوو بێ بەڵام من بۆ خۆم پێم وایە دۆسیەی کورد مەسەلەن بە تایبەت مەسەن ئەو چیرۆکەی کە 1970 ئیجارڕێتەوە لە ڕاستی کۆمەڵگای نێودەوڵەتی تووشی ئابڕووبردن کرد دوجار دوای ئەم تاوانەوەی کە بینیمان لە عشرین ڕوویدا یعنی ئێمە بە حقیقەت بڵین ئەمەی کە مەسەن ئەم گریانەی کە با بڵین لە ئاسیا پاسیفیک دادوەران ئەگرینەمە ئەمە واقعا چونکە دوجار ئێمە بەری ئینسانەکەوین بەڵام ئێمە ئەگەر قسە لەسەر ئاسی نێودەوڵەتی بکەین ئەگەر لەسەر ئاسی هونەرمەندان بێ بێگومان کاردانەوەی باشی بۆ هەر مصەوەرەکەی خۆی وێنەگرەکە کاک
مهدی ئازادی ئازادی بەڵێ ئەو یعنی تووشی لە ئەندێشەیەکی زۆر سەیرا بووی من نەمبیستو ئەم شتە یعنی ئەمە تەنها گەر بێ کەسیش بێ گەیاندنی زۆر زۆر گرنگە بمبەخشە یەک شتیتر هەر بۆ ئاسی ناوخۆی خۆمان ئەم دەربازبوانە یەکتریان ناناسی یعنی یەکتریان ناناسی کە چیرۆکەکە ئاژێڕنەوە لە ڕێگەیان فیلمۆ بوون بە دۆست و هەواداری یەکتری بەڵام ئێمە ئەوە بڵین من پێم وایە کورد هەرزاری هیچ نەتەوەیەک نییە لەم دنیاە پەیماننامەی ساڵی 1946 جاری گەردونی مافی مرۆڤ پەیماننامەی قەدەغەکردنی جێنۆساید ساڵی 1946 پەیماننامەی جنێف بۆ قەدەغەکردنی چەکی کیمیایی ساڵی 1925 هەموو ئەمانە لە ئارایە بوون و کوردیش هەر قەتڵ و عامە کرێ یعنی لەبەرەوە من ڕاستەکەی زۆر گەشتبین نیم مەسەرەن بەم هەلومەردنی و دەوڵەتیەکە هەیە بەڵام دوجار بۆی کە ئەم برینە بگاتە دنیا هاوسۆز بۆ خۆمان دروستکەین ئەوەیە کە ئەبێ هونەرمەندان وەکو تەهای کەریمی بکەن یعنی ئەمە قسەیەکی ئێستەم نییە کە تەها لە ژیانانە ماوە یعنی قسەیەک نییە من بەرگێکی خوراافە لە تەها پێترم تەها بەڕاستی کارەکتەرێکی خاوەن ئایدیا بوو لە بواری فیلمسازیە یعنی ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە شتێکی ترمان بیر نەچێ ئێمە بەوەی فۆتۆوە بەوەی ئیمەیجەوە یا بەوەی هێزی وێنەوە یعنی هەموو هەڵەبجە هەموو دنیا ئایناسێ بەڵام ئەنفال هەزار جار لە هەڵەبجە گەورەترە کەس نایناسێ تەها ئەم مێژۆزارەشەی کرد بە وێنە یعنی چیرۆکی بۆ جێڕاینەوە لە ڕێگەی وێنەوە بۆ دنیا قسەم زۆرە ینی ئەگەر دەرفەت بوو زیاتر قسەی لەکەین لەسەر ئەو ئەجنا هەر ئەوەندە بڵێم هەموو دنیا ڕجاک و ڕۆزە ناسێ لە ڕێگەی سینەماوە هەموو دنیا بەڵام هەموو ئەنفالکراوەکانی ئێمە بەقەدر جاک و ڕۆز ناسراونین یعنی ئەمە پرسێکی زۆر گرنگە هەم فکری هەم عەقڵانی سپاس مامۆستا ئەنی ڕامانێکی زۆر تایبەت و جوان بوو ینی خۆزگە تۆزە دەرفەتمان زیاتر بەم پێم خۆش بوو تەنانەت قسەیەوەشەکەین بزانین ئەگەر بکرێت لە دەرفەتێکی تر تا زۆر بە تایبەتی قسە بکەین ئەگەر هەر نەژبوو پێم خۆشەکە لە پەیوەندیدا بین و دواتر بە دڵنیایی قسە بکەین خانەخایەمەش هەر کار دروستەکەین و ئەگەر هەلو مەرج برەخسێت چمان لەدەست بێن بەرحاڵ حازرین بۆ خزمەتکردن دەچمە سەر پرسیاری تر پێم خۆشەکە دادەفەهیمە وەڵام دەربێ بەڕای ئێوە تایبەتمەندی هەر بە چاوی کاکتەها لە ناو کارەکانیدا چی ئەتوانێت بێت بەپێ ئەوەی کە ئێوە ئەیناسن لە بەشێکی زۆر لە کارەکانیان هاوڕێی بوون ڕەنگە هاوفکریشی بوو بێتن و یارمەتیتاندا بێت ڕەنگە من قسە بکەم جۆرێک وڵام خوشک و براین بەڵام کێشە نیکە ئەن ناسیویانە و لە نزیک و دیبیان و قسان لەگەڵ کردبوو هەڵسوکۆتیان بوو لەگەڵی زۆر بەباشی بە وردیان ناسی ئەگەر چەند دایکە مەڵێت هەر لە مناڵی و جیاواز بوو ودەوە خسڵەتی خۆی جا کردبووە ناو مناڵەکانە ناو دووشەکانی دەوروبەریە بەڵام کاکتەها تەمەێکی کورتی هوەری بوو بەداخەوە بەڵام لە تەمەنە کورتەیە کاکتەها خاوەنی فەلسفەیەکی تایبەت بە خۆی بوو کاکتەها ڕامانێکی زۆر قوڵیەکە یعنی هەستێک لەسەر هیچ شتێک سادە نەئەگوزارە یعنی تۆ ڕەنگە چیرۆکێکی ئاسایی بۆ بگێڕایەتەوە بەڵام ئەو زۆر بە قوڵی ڕامانی لەسەرە کرد کەسێکی زۆر قوڵ بوو کەسێک بوو خەمی سروشتی بۆ دەوروبەری قوڵ بۆی ئەڕوانی خەمی ئازاری دە و نیشتمانەکەی بوو کاکتەها خەونەکانی مرۆڤانە بوو یعنی لە سەرچاوەیەکی مرۆیانە و سەرچاوی برسی بوو فیلمەکانی باشتر بەمان دەرەکە کوێستانی سپیەک و کوێستانی قەندیل مثال کوێستانی سپی باسی ئەو خەمە گەورە ئەکات نازانم ئەگەر بینی بێتان کوێستانی قەندیل باسی ئەو ژناناکە کاڵێت ناڵێ هەر کورد جیاوازین دایکی ئێمە جیاواز ئەڵێ ژنانی هەموو نەتەوەکان یعنی فارس تورک عەرەب کورد هەمووی ئەمانە ئەگرێت ئەمان کاڵێ ئەمانە هەموویان دایکن هەموویان یعنی یەک زمان ئەگرین یان هەمووی بێتاوان و فقط شەڕێکەکەن کە خۆیان هیچ بینێکتیای ناناسن ئەوانەی کە ئەبینین کاکتەها یعنی ڕەنگە ئەگە بمەوێت لە چەند وشەیەکا بێڵم کاکتەها زۆر مرۆڤ دۆست بوو نیشتمان پەروەر بوو و زۆر ئاشتی خواز بوو ئەمانە یعنی بە شعار نایڵم یعنی ئەو کەسێکی لەگەڵی بوو ئەیناسی و ئەیزانی یعنی هەوڵێدا تر لە ڕێگەی سینەماوە یعنی تا بتوانێت گۆشەیەکی چکۆلە ڕەنج و ئازاری نەتەوەکەی بگێڕێتەوە بێڵێ
ئەیوت وتێکی بکڵێ کوردستان دایکێکی بریندارە وە سنگی پڕە لە چیرۆک کەسێک پێویستە بیان گێڕێتەوانە و ئەو جۆرە نیگایی بوو ئەدەکەم کاکومەر وەک هاوڕێ بە من ڕەنگە خوش بووم تۆزێکی قسەکردنەکەم لەسەر جۆرێکی تر بەڵام هەمەر وەکو هاوڕێک زیاتر نزیک بوو بە دۆستەکانی دەوروبەرشی ئەناسی کە چۆن توانینێکیان بۆی بوو مامۆستا فەرمون پێم خۆشەوەش کێشێک نیاگەر بکرێت من سپاسانەکەم بەڵام لە ڕاستی قسەکردن لەسەر تەها نەکرد بە بەرنامێک بە کتێبێکی تەواو نابێ من خۆم بە تەمام کتێبێک بنووسم بە ناوی سەفەرنامە لەگەڵ تەهای کەریمی بەڵێ من بە زۆر باشیش بوو کە کتێبەکە دواکەوت لەبەرەوەی من ڕاستی ئێستا من کە زانکۆی کۆلێژی هونەرەدانەکان بەشی سینەمام تەواو کردووە باشتر تاقەتم بەسەر ئەو کتێبایشکە لەبەرەوەی هەندێک ئایگای بۆ ڕەنگ من هەتێی نەگەیشتبووم من ئەو ئەترافاکەم من پێشەوەی تەها بناسم فیلم بینەرێکی باشی فیلمیش نەبوو بەڵام ئەوەی کە من ئەمێ بەڕاستی لەسەر تەها بیڵێم تەها پیاوێکی زۆر بە تەحمل بوو بەڵام ئایگایەکی زۆر گەورە لە پشتی بوو تەها بە هەموو معنایەک ژیان دۆز بە هەموو معنایەک یعنی من بۆ خۆم زۆر کەس حەسوودی پێ بردم توتی تۆ پیاوێکی زۆر لێبوردەیت و زۆر بەردەوام زەخر لەسەر لێبوردەیی و لەسەر ژیان دۆستی و ئاناکەیتەوە بەڵام با من بۆ لە شوێنی تر من ئەم ئەترافم کردو لە تەلەڤیزیۆنی ژەمەم باس کردووە یعنی من تا تەها دەستی نەگرتم من یەکێ بووم لەوانەی بارمە کوشت یعنی لەسەر بابڕین لە سێرچ و گەڕان بە دوای لۆکیشنە من ویستم مارێ بکوژم بە سیارەکە تەها دەستی گرتم و تۆ چیەکەیت یعنی تۆ لەسەر دۆسی ئەنفال ئیشەکەی یعنی من بەڕاستی تەریق بوومەوە و ئەمە هێنا ئەمە قسەیەک نییە دوای مەرگی تەها بەڵام خەڵێکی گرنگ هەیە حەزەکەم ئەوەندە نەچینە باری سۆزداریەوە تەها زۆر جوان ئیشی لەسەر شوناسی کللتوریەکە یعنی تەها چیرۆکی 1970 عەفوم کە ئیشێکە کرێ لەسەر ڕەنگە هیوادارم ئەوەی زعاز نەکردبێ سێوی مێخەگڕێش ئەمە لە کللتوری کوردیا معنایەکی زۆر قوڵی نەریتی و فکری هەیە مەسەلەن ئەم سێوە تعبیرە گزارشتە لە ئاشتی و ئەوین و تۆلێرانس یعنی تەها هاتووە مەسەلەن وەکو کازم ئۆس چۆن گۆرانیەکی فۆلکلۆری کوردی هێنێتەوە بۆ ئێستا مێژوو ئەهێنێتەوە بۆ ئێستا مەسەلەن ئەمەمان بۆ کاتەوە بە هەوێنی ئاشتی بەس نەکرد لەسەر ئاستی کورد لەسەر ئاسی ناخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی بیرمان نەچێ بێزگە لە سێوە مێخەگڕێژەکە نیشانەی پرسیار لەسەر جلەکانی پاڵەوانەکانی نیشانەی پرسیارە لە هەموو دنیا ئەڵێم شەڕە ڕاگرن ئەم خوێنە ڕاگرن ئەوەی فەیمە باسیەکە زۆر زۆر گرنگە لە ڕاستی کورد و عەرەب و فارس و تورک کێشان نییە دژمنی یەک نینەوە دەوڵەتەکان کێشیان هەیە سیاسیەکان یانەن بەگژیەکە ئەژنا عەسکەرێک لە کوردستان بکوژرێ لەگەڵ کەسێک کە پێشمەرگەیەکە لە کوردستانە کوژە خۆ یەکتری ناناسن خۆ دژمنی یەکتری نین ئەوان هەردوو لایەن دایکیان هەیە یعنی ئەو جوندیانەی کە لە کوردستان نەکوژرێن و ئەو پێشمەرگانەی کە لە کوردستان ئەکوژرێن خۆ لە شیان ئاویتیانەیە خوێنی کە تەها بەم وردیە ئیشیە کرد تەها بۆ ئەو ئینسان گرنگ بوو لە ڕاستی ئەو شەرتەش کە بۆم دانا حەزەکەم بە وێنایەک پێت بڵێم وتم تەها من تەمان لەگەڵ تەهاوەندە تێکەڵ بووم کە کاکوشت لە بینمان دانەما بوو بەڕاستی وتم تەها من زۆر دژی تۆڵەم یعنی من بیر لە تۆڵە ناکەمەوە لەسەر جینۆساید لەبەرەوەی لەسەر جینۆساید ئیشەکابی بڕواژی زۆر قوڵی بە مافی مرۆڤ بێ کە چیرۆکەکەی نەنکم بۆ جەڕاد پێکەنینێکی کرد وتی خەمە نەبێ یعنی ئەو خەمنەوێ بۆ من پەیامێکی زۆر زۆر گەورە بوو گرنگە ئێمە لەوە تێبگەین تەها قوربانیانی چۆنەڵێ مەسەن یەکێک لە گرفتەکانی هونەری کوردیەوەیە کە ئێوێ کورد وەکو مەزڵوم پیشان بە فیلمی کوردی نابێت کورد وەکو مەزڵوم پیشان بە ئەبێ مەزڵوم بکاتەوە بە قارەمان مەسەن ئەوەی ئەو ڕۆڵەی کە تەهایەتی بە پاڵەوانەکان ئەو ڕۆڵەیە کە مەزڵوم دارێکتر هەڵەسێتەوە بەگشت دنیایەتێتەوە نەک بەگشت بەعسیزم بەگشت هەموو دنیایەتێتەوە ئەگەر شتێکی تر ما بێ بیڵێ من لە خزمەتانە سپاس مامۆستا پرسیاری ترم پێم خۆشە کە پێشکەشی دادەفەهیمێ بکەم کە
هەمووان نەزانین کە بەداخەوە کاکتەها لە نێوانمانە نەماوە خاڵی خۆش پێ بەڵام سەبارەت بە پاراستنی مافی کارەکانی یاوەی کە لە شوێنێک ئایا لەلایەن بنەماڵەکەیەوە لەلایەن شوێنێکەوە پاراستراو بێ مافی ئەو کارانیاوەی کە بڵاوکردنەوەی تایبەتی بۆ کرابێت ئایا هیچ هەوڵدانێکی بۆ کراوە؟ بەڵێ ڕاستیدا دوای کاکتەها کە ڕوودا و پێشات کاکتەها ئەرشیوێکی کۆ نەکردبوانێ لە لای خۆی پارێزراو بێ و ئەگە کۆشی کردبێت و نەمانەزانی هەر دەگوشتەکەی لەکوێوە من مەجبور بووم دانە دانا لەگەڵ ئەو کەسانی کە مۆنتاژی فیلمەکانی کرد بۆ قسە بکەم و ئەگەر بڵام بە خۆششانسیە بەشێکیان هەمووی فیلمەکانیان هەڵگرتە بوو لە ئەرشیڤ بکوانە هەڵیان گرتووانە من بەو شێوە یعنی دانە دانە کۆم کردمەتەوانێت لە تاران بە یارمەتی کاکسەرکی و مسکەری کە دانە دانە چۆ بۆ لایەن و ئەو کارانی کۆ کردێتوانێ کۆمان کردەوە ئێمە پارێکە وا بڕیار و پەکیجیشمان تەقریبان بۆ ئامادەی کە لەسەر DVD هەمویان کۆکەینەوە بیخینە دەرەوە بە پەکیجێک بخینە ناو ئەو کەسانی کە حەزیان لێ و بینەری فیلمەکانی نوێنەوێت ڕوانگەی کاکتەها و بۆچوونی بزانن ئیتر لە دوای لەگەڵ چەند کەسێک قسەمان کرد ئەوان وتیان کە لە ڕاستیە DVD ئێستا کۆمپیوتەرەکان DVD ناخوێنەوە باوی نەماوە ئەو شتە لابنەوە ڕاستیە دووبارە ئێستا لامان بردوێتەوە شتە ینی کەنسڵمان کردە بە جۆرێک بۆ بەتەمان لەسەر فلاشێک یعنی نمۆریەکی هارد مێمۆریەکی چەنگێکی لەسەر ئەوە بە پەکێجە بێنە دەرەوانی و ینی خەریکی کارکردین لەسەری کە بۆ شێوە بێنە دەرەوانێت کارەکەم بەڵێ لە خۆمان و پارێزراوە بەڵام هێشتا نەهاتۆتە دەرەوانێت بۆ نمونە من لەسەر لاپەڕی کورد سینەما کە لە باشوورێ و برادری خۆمان ینی پەیوەندیمان هەیە ینی یەکێک لە ئامانجەکانیان ئەوە بوو کە فیلمسازە کوردەکانی ڕۆژهەڵات بناسێنن بە کوردەواری خۆمان کەم بۆ خۆم یارمەتێکی زۆر بدان لە ئیلام کرماشاستنە ورمێ خۆراسان و تەنانەت باکوور ئێرانش کە کوردی لێ و سینەماکارمان هەیە من یارمەتیم داون بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بینیم ڕێژنێک لە سینەماکارەکانی تێدا بوو کاکتەها کەریمی شتێکی لەسەر نووسی بوو یعنی لەسەر کەریمی شتێک نووسرا بوو دواتریش پێم وابێ کاری فکرم فیلمی قەندیلی تێدا بوو وەک بسانە کوێستانی قەندیلی پێم وابێ تێدا بوو ئاپلۆد کرابوو لەسەر عینەکە قەندیلیش کراوە چون پێکی لە فستیڤاڵەکان بۆی بینەر دەنگبار لەسەری ئەپلۆدی کردهبوو بە لێو هەڵگیرابەوە جامە بەس ئەوەی کە ئایا شوێنی ئاوا هەبووە کە پەیوەندتان ئاگڵا بگرن یا ئەوەی کە بیان هەوێت تەنانەت مافێکی فرۆشتنیشی بۆی هەبێت کە شتێکیش بۆ بنەماڵەکەی یعنی بڵین وەک مافێک بمێنێتەوە جا لە بواری ئاپوری لە بواری دەرونی و هەر هەستێکی خۆشیەوەگە و کارە بڵاو دەبێتەوە یانە وڵای تا ئێستا ئەو کارە نەکراوە زۆر فستیڤاڵ و چەندانە کۆبوونەوە کە لە ئەوروپا بووە و چەند کەس داوایان لێکردیمە بە خۆشحاڵی حەزمان کرد فیلمە زیاتر ببینێت زیاتر زۆر تەکیدیان لەسەر 1100 چون فیلمێکی بەڵگەییە بە خۆی دکۆمنتە زۆر کەس پێویستی و ئێمە ئەو فیلمەمان پێداون بەڵام ئەگەر بڵام هاتوتە بازار و بڵاو بۆتە بۆ شێوە نەهاتە بەڵام کەسانێک بۆ فستیڤاڵای تایبەت بۆ دانیشتنەوەی تایبەت مثلا لە ئەوروپا لە هەر شوێنەوانە ئێمە بۆمان پێمانداون و فتمانتە بەردەستیان کە بینێن بەڵام بۆ شێوە کە پەکەیج ببێتە بازارەوە نا هێشتا نەمانکرا بەڵام ئیش خەریکاری بۆکەین ئەهێنە دەرەوە دێتە بازارە بە زووی بۆوانەی تامەزرۆی بینینی فیلمەکان چون فیلمی زۆر هەیە دۆکۆمنتی زۆرە ڕەنگە بەش زۆر فیلم لەسەر دەشتەکانی کوردستانی هەیە فیلمی دۆکۆمنتی کورتی هەیە یعنی زۆری هەیە زۆر فیلمی هەیە کە ئەسان نەبیندراوە ڕەنگە خۆشم کە کۆمکردنە دانەدانە بینین خۆشم نەمدی بوون بەشێک لە فیلمەکانی بەڵێ من کە خۆم هەمیشە زۆر سرنج ئەدەمەکاری مناڵە کوردەکان جایتر لە ڕۆژاوە ئەڵێ تا باکوورە ئەڵێ هەر کەسێ ئەڵێ بەڵام کارگای کەکا پیا بێت سێ شوارکاریم دەست کەوتووە هیچکە سەردەمان هەر بۆ خۆم لەگەڵ تانا پەیوەند نییە مەگەر لەسەر ئینستاگرام پێیان بۆ دانان کەوەش سپاسدانەکەم بیسەشکە یارمەتیتانداین گەرچی و کارمە هەر دەست نەکەوە هێشتا وا دیارە فستیڤاڵ پاروەی ئەکات و دای 1100 و هەڵیەگەڕێنتە سەر مەڵپەڕی خۆیان بە شێوەی ئۆنلاین نیشانە درێت و هەر ئەو دەمەژێ باتوانین بە مناڵەکان ڕابگەینی کە چۆن سەیری بکەن ئەوە ینی خەڵک لە هەر شوێنێکەوە بتوانە سەیری وردەورداگەین بە بەشی کۆتایی ینی دەرفەتمان ئەوە نەماوە پێم خۆش ئەگەر شتێک هەیە بۆ وتن دادفەهیمە مامۆستا هۆمەر لە ئاستی یەک خولەکدا ئاماژێکی پێ بکەین ینی وەک دوا قسەیە قسەی دڵ بێجا هەر شتێک بێت حاضری بیبیسین و خۆشحاڵە بین فەرموو فەرمونێ فەرمون
من لە ڕاستی پێم خۆش بوو لەم بەرنامەیە باسی ئەو زۆڵمانە بکەم کە لە تاها کرا، بەڵامەوە هەڵەگرم بۆ کتێبەکەم. بەس ئەوەندە ئاڵێم فیلمی 1970 و نەک هەر بۆ ئەنفال نەبوو، عفومکە نەک هەر بۆ هەڵەبجە نەبوو، تەنانەت بۆ ئەنفالیش نەبوو. لەوەرەوەی ئەنفال پێویستی بە هەزاران فیلمە، چونکە بەڕاستی ئەنفال لە چەند سەعاتێکە چڕ ناکرێتەوە. فیلمی 1970 بۆ دەربازبوانی گۆڕی بە کۆمەڵ بوو لە ئەنفالدا، بۆیە ئەو هەڵمەتەی کە کرا سەری گوایە پارەی وەرگرتووە لە وەزارەتی شەیدانەوەوانە، لە ڕاستی ئەو پارەیە بۆ یادی هەڵەبجە هەڵوەر نەگیراوە. ئەو پارەیە وەزارەتی شەیدان دا ئەوە هەژاری ئێمەشە لە ڕاستیە. فیلمی 1970 ئەوە $1 ملیۆن تێبچووە، یعنی هەموو فیلمەکە بە $40,000 دروست کراوە. یعنی وەزارەتی شەیدان تەنها $20,000 داوە وەکو سپۆنسەر، لە کاتێکا من لەگەڵ وەزیری شەیدان تکام کردوتم ئەم فیلمە با بێ بە مڵکی وەزارەتی کاروباری شەیدان بۆی بتوانن مافی خاوەندارێتیتان هەبێ و بە دنیای بیگەڕن. بەداخەوە ئەو هەڵایی لێ دروست بوو. بەڵام من ئەوە ناڵێم تەها بە جوانی ژیا و بە جوانی بەجێهێشتین، تەها خۆی وەکو فیزیکەڵ ڕۆیش بەجێهێشتین، بەڵام فیلمەکانی وەکو یەڵمازگۆنای بۆ هەتا ئەمێنێتەوە و پێم وایە جوانترین پەیامی ئاشتی میلەتێکی جنۆسایدکرایشی گەیاندووە. ڕێزم هەیە دوا قسەم ئەوە بێت، بەڕاستی من عایلەی تەهای کەریمی وەکو کورد دەبێنم، یعنی هەموو دنیا دژێتی ئەم کووردە هەر ناڕوخێ، هەر لە بین ناچێ، نازانم ئەوانیش چۆن بەرگەی ئەو هەموو کۆستەیان کرد، هەمیشە بەشداری خەمیان. سپاس. سپاس بۆیە مامۆستا عومەر، دەستخۆشتان. سپاس بۆ یەکەم سەرفەتتان دانا، سپاس بۆ کاک عومەر بۆ وتەکانتان. ئەوەی خۆلی کاک عومەر پێویست بێ لەسەر کاکتا بوترێ زۆرە، ینی کتێبێکێکە بوترێ، بەڵام ئەوەی کە کاکتەها بوو و بیندرا ئەو هەستە بوو کە داوێتی بە دەوروبەرەکەی، هەر ئەو هەستەیە، هەر ئەو هەڵس و کەوتەیە، هەر ئەو جوانەیە کە ماوە تۆ لەناو خەڵکە، هەر ئەو حاڵتایان نەوتراتەها سەروەتەکەی چی بوو، چۆن بوو، ئەوەی کە پاژماوەی بووە فیلمەکانی بوو، هەڵس و کەوت و ڕەفتاری خۆی بووە. و منمەش حەزەکەین ئەوەی کە لە دەوروبەریانە خۆمان، یعنی لە خۆمان دەستێت لە دەوروبەرەکانی خۆمانانێ ئەو شێوە هەڵس و کەوتە، ئەو ڕەفتارەوە تێڕوانینە، ئەو جۆرە ڕوانگەیە هەرەی پێبین و کورتی نەکەنەوە لە کەسە یا دوو کەسا. زۆر پێویستمانە کوردستان پێویستمانە بەو شێوە ڕوانین و بینینە کە هەرەی پێبین. هیوادارم زیابێ و ڕێبواری فڕێکین بێت، ڕێگای ڕێبوار بێت. سپاس. دەستخۆشیتان لێ دەکەم هەم لە دادەفەیمە کەریمکێ خوشکی کاکتەهانە و لەو وەشانەدا میوانمان بوو، ئەم مامۆستا عومەر کە هاوڕێ و بە جۆرە لێ بڵێن وەک ماڵبات و بنەماڵی کاکتەهانەوانی شەروەتر وەجێ ڕێزن هەردووکیان بەخێر بێن. دەستخۆشیەکەین لە جێژوارەی جیهانی کوردی کە لەم وەشانەدا ئێمە توانیمان میوانداری لە ئێوە بکەین و تا ئاستێک ڕەنگە هەندێک قسە کە گەر کاکتەها خۆی هەبایە لەگەڵمان نابایە ئەیتوانی بەشدار بێ، بەڵام لانی کەم دیسا شەر خۆشحاڵین کە هەبوونی کەسانی ئاستێک ئەم پرسوڕایانەی بۆ ئێمە بە جۆرێک وەڵام دەربووت و وەڵامی دانێتەوە. سپاسان دەکەم. تەنیا دەمهێ بڵم کە 16 تا 27 ئەو مانگە، ینی 2021 زاینی کارەکان، ینی فستیواڵی جیهانی کوردی دەست پێ دەکات و کارەکان نمایش ئەکرێت. زۆر باشە دەستخۆشیتان لێ دەکەم و ئەوەی کە لەگەڵمان بوون ئەوڕۆ، ینی ئێمە چێژمان پێی لەم قسانە ڕەنگە بەشێکی زۆری پڕ ئێش بووێ، بەڵام پڕ زانست بوو و ئێمە توانیمان کەڵکی لێوەربین.